بە مەبەستی ئاگادارکردنەوەی کۆنسڵخانەی وڵاتان و کۆمەڵگەی نێودەوڵەتی لە پێشێلکاریەکانی شەوی 24 مانگی ڕابردووی ئەمساڵ لە ناحیە عربەت ڕێکخراوی CPT ئەمریکی لەگەڵ ژمارەیەک لە ڕۆژنامەنووسانی پەلاماردراو لە ڕووداوەکانی ئەو شەوەدا کۆبوویەوە. یەکێک لەو دەستگایانەی لەلایەن ڕێکخراوەکەەوە بانگێشکران تۆڕی میدیای کۆمەڵ و ستافە مەیدانیەکەی بوون کە دەستگیر کران و دەست بەسەر کەلوپەلە ڕۆژنامەوانیەکانیان داگیرا و تا ئێستاش بەشێک لە کەلوپەلەکانیان وەرنەگرتووەتەوە. دوای ئەوەی ئێمە شۆکو تیمی پەیام بەشداریمان لە کۆبوونەوەکەدا کرد و باسمان لەو تونند و تیژی و لەو پێشێلکاریانە کرد کە ڕوبەڕووی ستافی کەناڵی پەیام بوویەوە ئەومان بۆ ڕوون بوویەوە کە دەتوانین بڵین یەکێک لەو دەستگایانەی کە زۆرترین ڕوبەڕووبوون و فشاری لێکرابێ کەناڵی ئاسمانی پەیام و تیمەکەی بووە ئەویش لەبەرەوەی کە ژمارەیەک زانیاری و چەندین ڤیدۆی ساتی ڕووداوەکە و ڤیدۆی ئەو هێزەی کە بە جلوبەرگی مەدەنیەوە لە شوێنی ڕووداوەکە بڵاویان پێکرابوو تۆمار کرابوون دەتوانین بڵێن پشکی شێری ئەو پێشێلکاریانە ڕوبەڕووی تیمی ڕۆژنامەوانی کەناڵی ئاسمانی پەیام بۆتەوە لە هەمان کاتیشدا ئەو ڕۆژنامەنووس و دەستگایانی دیکەش باسییان لەوە کرد کە ئەوانیش بە هەمان شێوە ڕوبەڕووی تونند و تیژی و دەستگیرکردن و دەستگرتن بەسەر کەلوپەلە ڕۆژنامەوانیەکانیانە بوونەتەوە. ئێمە هیوادارین لەم ڕێگەیەوە بتوانین دۆخی ڕۆژنامەگەری کوردی و ڕۆژنامەوانانی هەرێمی کوردستان بە دنیای دەرەوە بگەین. وەک خۆیان دەڵێن ڕێکخراوی CPT لە مامەڵەی ناجۆری دەستگا ئەمنیەکان لەگەڵ ڕۆژنامەنووس و ڕاگەیاندکارەکان نیگەرانە بڕیاریشە لەگەڵ دەسەڵاتدارانی هەرێم کۆ دەبنەوە و پەیامی کۆمەڵگەی نێودەوڵەتیان ڕوبەڕوو دەکەنەوە. ئێمە وەک تیمی کوردستانی عێراقی CPT گوێمان لە تەواوی چیرۆکەکانیان گرت و هەموو ئەو پێشێلکاریانە لەگەڵ کنسوڵخانەکاندا بەش دەکەین ئاگاداری کۆمەڵگەی نێودەوڵەتی دەکەینەوە لە هەموو ئەو گۆڕانکاریانەی کە دەربارەی ئازادی ڕادەربڕین لەو ناوچەیەدا دەگوزارێت و بە هەمان شێواز لەگەڵ بەرپرسانی حکومی دادەنیشین ڕاستپاردەمان دەبێت بۆیان کە چۆن بتوانن بە شێوازێکی باش مامەڵە لەگەڵ ڕۆژنامەنووساندا بکەن. ڕۆژنامەنووسان لایەنێکی بەشداری کێشە و گیر و گرفتەکان نین بەڵکو ئەو لایەنن کە ڕاستیەکان بۆ خەڵک دەگوازنەوە ئەوان بەشداری ئەو کێشە و گیر و گرفتانە نین نەخۆ پێشاندەرن نە ئاسایشن بەڵکو لەم نێوەندەدا تەواوی ڕووداوەکان بۆ خەڵک دەگوازنەوە ناکرێت ڕۆژنامەنووسان بەو شێوازە مامەڵەیان لەگەڵدا بکرێت. ئێمە وەک تیمی کوردستانی عێراقی CPT نیگەرانین لەو مامەڵەیە و پێمان وایە گۆڕانکاریە لە مامەڵەی هێزە ئەمنیەکان بە تایبەت لەم ناوچەیەدا و ئێمە قسەی جدیترمان دەبێت لە ئایندەدا لەگەڵ کۆمەڵگەی نێودەوڵەتی کنسوڵخانەکان کار دەکەین بۆ ئەوەی کە فشار بکەینە سەر حکوومەتی هەرێم و هێزە ئەمنیەکان کە بە شێوازێکی دیموکراسیانە مامەڵە لەگەڵ ئازادی ڕادەربڕیندا بکەن. شەوی 24 لەسەر 25 مانگی ڕابردوو لە شارۆچکەی عربەت لە ڕۆژهەڵاتی سلێمانی ڕۆژنامەنووسانی دەستگا جیاوازەکان و لە سەروی هەموویانەوە تیمی پەیام ڕوبەڕووی دەستگیرکردن و دەست بەسەرداگرتنی کەلوپەلە ڕۆژنامەوانیەکانیان بوونەوە. تا ئێستاش هیچ کەس لەسەر ئەو پێشێلکاریانە لێپرسینەوەی لێ نەکراوە و وەک هەر ڕووداوێکی دیکەی هاوشێوە دەخرێتە ژێر لێوەوە.